یا دەشنامەکمان هێنا تەسلیمی وینامینمان کرد بەڕاستی داوامان لیان کرد کاکەیەکانی دەڤەری کەرکووک لە حاڵێتێکی زۆر خراپن بێ ئەمنیەتن داوامان لێکردن بەڕاستی بە زووترین کات شوێن و ئاسایشێکی ئەو منتەقەیە بگرنە ئەستۆی خۆیان. بەڕاستی کاکەکان بۆ ماوەی 6 مانگێک بێ و لە وەزعێکی زۆر خراپدان لەو کاتۆی کە پێشمەرگە لەو سنوورە نەماوە جێشی عێراق بە هیچ کاتێ پارێزگاری لەو منتەقەیە ناکە ئەمڕۆ خۆیان پارێزگاری لە خۆیانەکەن. ئەو خاکەی چەند ساڵێکە ئەیان پارێزن ئەگەر بەڕاستی نەڕۆم بەدەمیانەوە وینامینێت بەدەمیانەوە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق ناچار ئەبن بە شۆڵکردنی ئەو دەڤەرەی بۆ چەند ساڵە گەڕێتەوە کەس هاو سنوورین لەگەڵ برا عەرەبەکانمانە بەڕاستی ئەمڕۆی داعش هاتۆتە منتەقەی ئەوانەوە بەڕاستی ئەمڕۆ ناتوانین دەست بۆ کەس درێژکەین حاڵەتمان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت. دوان کەسمانش کە داوامان لەوێنن کرد کەسێکمان ڕفێنراوە بە ناوی سەیفەرهادەوە بێ سەر و شوێنە بەڕاستی چەندهای کەسمان شەوان ینی بە ڕۆژ حاڵەتی نیە منتەقەیە. وڵات داواکارین لە وینامین لە نەتەوەی گردوەکان بەڕاستی بە زووترین کات پێشمەرگە بگەڕێنەوە ئەو سنوورانە چونکە پێشمەرگە تا لەو دەڤەرە بوو بەڕاستی هیچ کێشەیەکمان نەبوو زۆر بە ئازا زۆر بە ئارامین زۆر بە ئاشیانە ئەژیان بەس تۆپزاوە ماڵی تیاماوە بەڕاستی عەلی سەرا و زەنقڕ و کۆبانی و بەڕاستی ئەلبوو مەحەموو ئەملادیانە هەمویان چۆڵ بوون بەڕاستی زەختێکی زۆرە تۆپزاوەش ئەمڕۆ خۆی پارێزگاری لە خۆیەکان ئەنی هەموو خەڵکەکە بڵێن زەنقڕۆ ناو کۆبوونەوە لەوێ پارێزگاری لە لادەکان ترەکەن بە شەو خۆیان حرەسیان لە خۆیانەگرن و حمایەتی لە منتەقەی خۆیانەکەن.